دەستخۆشی بۆ عمەر بۆ هاوڵاتیە کە زۆر جار ژیان بەبوونی ئەم کەسانەوە جوانە بەبوونی ئەم مرۆڤانەوە جوانترە وامان لەیە کاگەر چنێکیشمان دوو بین لە کار و لە ژیانکردنی ڕۆژانەمان بەڵام کە کەسایەتێکی ئەووا بینین مرۆڤێکی ئەووا بینین ئەوەندە کارەکەی چێژبەخشە ئەوەندە و زەمان پێ بەخشێتەوە کە دووبارە تااقەت و توانای ژیانکردنمان باشتر هەبێت. ئەم جۆرە کەسانە و یان هونەرمەندان یان هەر کەسێکی دیکە بێوەکوتم ژیانە بەخشنەوە. زۆر جار کە بە ماندوێتی ڕۆژەکە تێپەڕیان بەلای باخچەیە کاتێپەڕی ئەگەر گوێت لە دەنگی میوزیک بێت ئەوە بێگومان کەشەکەی خۆشترە بێت کەمێک ئارامیمان پێ بەخشێ. جاگەر ئێستا شەوان بەلای پارکەکان ئابڕۆی بە تایبەت شەوانی هەینی پارکی شانەدەر گوێمان لە میوزیک و گۆرانیە بێت ئەویش کۆمەڵێک هونەرمەندن هەموو شەوانی هەینیەک لە پارکی شانەدەر کۆنسێرتەکەن گۆرانی خۆشە چڕن میوزیک پێشکەشەکەن و ئەم کارانەکەن وەک هەمیشەش کوردستان 24 سپۆنسەری ئەم کارە گرنگ و هونەریانەیە بۆ ئێستا پێم خۆشە زیاتر باسیەم چالاکیانە بکەم تا هەموو گەشتیاران و هەروەها دانیشتوانی هەولێر هاوڵاتیانیش هەمویان زیاتر چێژی لێ بین و سەردانی بکەن بە تایبەت ئەم کارشکە زیاتر پەیوەستە بە بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری هەولێرەوە بۆیە من میوانداری نەریمان فازڵم کردووە کە گوتە پێشێ و بەڕێوەبەرایەتیە بەخێر هاتی کاک بەنی باش زۆر سپاس. سەرەتا بە باسێکی ئەو چالاکیە هوەریە بکەین دواتریش لەسەر گەشت و گوزار قسەی زیاترمانە بێت. بڵێ دووبارە بەیانیتان باش خۆی ئەوەی دیارە با بڵێن ئەوەش بەشێکە لەو پلان و بەرنامانەی یان دەتوان بڵێم ئەو چالاکیانەی کە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەولێرە و ئەنجام دەدرێت. ئێمە دوای ئەوەی کە بە شێوێکی گشتی دەتوانم بڵێم وەرزی گەشتیاری یان وەرزی هاوین چکە بە تایبەت لە وەرزی هاوین گەشتیارێکی زۆر سەردانی شاری هەولێر دەکە ئێمە بیرمان لەوەی کردەوە ینی گەشتیاران تەنها سەردانی شوێنە تایبەتەکان نەکەن بە نمونە مۆڵێکە یان ڕێستۆرانتێکە یا خودیانەیەکی شەوانەیە هەر بابەتێک لەوانە بۆ ئێمە بڕیارماندا کە هەموو ئێوارانی هەینی ئاهەنگێکی گۆرانی و موزیکی کوردی ساز بکەین لە یەکێک لە پارکەکانی شاری هەولێر لە ماوەی ڕابردوو چالەکیەکانمان لە پارکی شانەدەر بوو بەڵام بۆ بەیانی ئەوە لە پارکی شەید سامی عەبدوڕەحمانە لەوانەیە چالەکیەکانمان لە پارکەکانی دی یاخود لە شوێنە گەشتیاریەکانی دی درێژە پێ بدەین بۆ ئەمساڵ بەڵام ئەوەی کە تا ئێستا هەیە لە ناو شاری هەولێر لە شوێنە گشتیەکان بە تایبەت لەو پارکانی کە گەشتیارێکی زۆر یان هاوڵاتیانی خۆمان سەردانی دەکەن جیا لە کۆنسرت و گۆرانی موزیکی کوردی ئێمە شوێنی ئەوەشمان کردوتەوە کە چەند خانمێکی بەڕێزکاری دەستی لەم چالاکیە نیشان دەدەن و هەروەها بۆ بەیانی ینی بەرنامەکە دەتوانە بڵێم زیاتر دەوڵەمەندتر بووە کە تیپێکی ئەسب سواری ئەوانیش بەشدارن لەگەڵ ئێمە نمایشی خۆیان دەکەن بە جلوبەرجی کوردی جگە لە کاری دەستی و گۆرانی و موزیکی کوردی تەمان جیاوازە بەرنامەکان وەکو باسم کرد ینی بڕیارمان داوە کە هەر هەفتەیەک چالەکیەکان بە جۆرێک گۆڕانکاری تێدا بکرێن بەڵێ بێگومان ینی لەوانەیە لە بەرنامەکانی داهاتوومان گۆڕانکاری زیاتریش لە چالاکیەکان بکەین یان هەمە زۆرتری بکەین ئەوانەی کە نیازی بەشداری کردنیان هەبێت دەتوانن بەشداری بکەن لەم چالاکیە ینی چالاکیەکانی خۆیان نیشان بدەن هەر گروپێکە بە تایبەت ڕنگدانەوەی لەسەر کللتور و کەلەپوری کوردیدا هەبێت. باشە بەڕێستان وەکو بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار کە چاودێریەم کارانەکەن ئایا هیچ کلفەیەکی تێچێت یاخود گەشتیارێک هاوڵاتیە کە بێتە ئەوێ بۆ گوێگرتن لە ئەو کەشە هوەریە لە میوزیک لە گۆرانی لە کۆنسرتەکە پێویست ناکە هیچ بلیت و شتێک ببڕێت؟ نا هیچ کولفەیەکی تێدانە ینی هەموو هاوڵاتیان دەتوانن یان هەموو گەشتیاران دەتوانن بە خۆڕایی بەشدار بکەن خۆی ئەمان وەکو باسشم کرد لە سەرەتادا ینی ئەوەیە کە لە شوێنێکی گشتی ئاوا چالاکی ئەنجام بدرێت ئەمەش دەتوانە بڵێم زیندوی ئەم شارە یاخود زیندوی گۆرانی و موزیکی کوردی یان ئەو چالاکیانەی لەوێ ئەنجام دەدرێت نیشان دەدات بۆ ئێمە بڕیارمان داوە ینی بە خۆڕایی بێ چکە وەکو باسم کرد ینی لە شوێنە تایبەتەکان بێگومان ئاهەنگ دەکرێت چالاکی زۆر دەکرێت کە ئەمانەش هەمووی بە بلیتە یاخود بە پارەیە یان بەرامبەر پارەیە بەڵام لە شوێنێکی ئەوەندە سروشتی نییە بڵێ
شوێنەکەشی ژینگەیەکی بەڵێ بێگومان ئەوەی خۆی منداڵەکەی بەرە چونکە زۆر جار یانەیەک بە یاخود کافتریاک بە ناتوانین مناڵەکە بەری لەبەرەوەی ژینگەکە گونجاو و تەندروست نییە بۆ مناڵەکە بەڵام وەکو شوێنێکی وەکو پارکی شانەدەر بێگومان هەموو کەس دەتوانێت و ژینگەکەشی زۆر پاک و سروشتیە بخۆی بەشێکی گرنجەکەی لەوەیدایە کە لە ناوچەیەکی سروشتی یاخود لە ئەو هەوایەکی پاک ئێمە و چالاکی ئەنجام دەدەین و وەک بڵێ هیچ جۆرە ڕسمیاتێکی تێدانە بەنمونە دانیشتن لەسەر کورسی و مێز و ئەو بابەتانیان ئەوەی کە لەوێ لەو چالاکیە بەشدار دەبی بۆ خۆی لە پارکەکە دادەنیشی و لە نزیکەوە گوێ لە کۆمەڵێک گۆرانی و میوزیکی کوردی دەگرێت جگە لەوەش بەشدار دەبێت لەو چالاکیانەی کە لەم ئێوارەیە کۆنسرتەدایان لەم دەتوان بڵێم لەو چالاکیەدا نیشان دەدرێت وەکو باسم کرد کاری دەستی تێدایە و هەروەها نمایشی زۆر بە زۆری دیکەشی تێدایە باشە سەرکەوتوو بن و بەردەوام بن بەس حەزەکەم بزانمەم ئێوارەیە کۆنسرتەکە کێ بەشدارن هونەرمەندەکان خۆی بەیانی ئەنجام دەدرێت لە پاشی ساڵی عەبدوڕەحمان بەڵ سبەی ئێوارە کاتژمێر 8 بەڵام ئەوەی کە هەیە ئەو نمایشی ئەسب سواری و چالاکیەکانی کاری دەستی و ئەوانە لە سعات 6ەوە بەردەوام دەبێت ئەوان بەڵام ئەوەی تایبەتە بە گۆرانی موزیکی کوردی ئەوە کاتژمێر 6 ئێوارە هەشتی ئێوارە دەست پێ دەکاتن چەند گۆرانی بێژێکی جیاوازیانی جگە لەوانەی کە لەگەڵ گروپی موزیکی چەمبەر موزیکی هەولێر تەمان ئەم چالاکیە بە بەشداری چەمبەر موزیکی هەولێر ئەنجام دەدرێت کۆمەڵێک با بڵێن لاوی ئەم شارەنە جگە لەوەش گۆرانی بێژی دیکەش کە بە تایبەت ئەوانەی کە وەک بڵێ ئەمە بەشێکمان دیاری کردو چکە بەشی زۆری گەشتیارانمان لە خوار و ناوەڕاستی عێراقەوە دێن بەشێک لەو چالاکیە یان لە گۆرانیەکان هونەرمەندی بیانیش تێدا بەشدار دەبن بۆ ئەوەی گەشتیارانیش کاتێکی خۆشتر لەگەڵ ئەم چالاکیە بەسەر بن باشە وتە هونەرمەندی بیانیش بەشدارە بێت لەکوێ میوانداریانەکەن لە چه وڵاتێک زیاد یەکێک لە هونەرمەندەکان ئەوەی کە بەیانی بەشدار دەبێت ئەمە لە وڵاتی ئافرەتێکە لە وڵاتی ئێران ئەو هاتووە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە جگە لەوەش هونەرمەندێکی کە بە زمانی عەرەبی گۆرانی دەرێ ئەویش بەشدار دەبێت لەگەڵمان جگە لەوەش بەشی زۆری چالاکیەکانی دیکەش ئەو هونەرمەندانن کە بە زمانی کوردی گۆرانی دەڵێن ینی دەمانوێ ینی بە شێوەیەکی گشتی چالاکیەکە زۆر بە زۆر بێ یان هەمە ڕەنگ بێ هەموو ئەوانەی کە نەرمانواز لێنانم تا ناوی هونەرمەندەکانیشم پێنەڵی بۆی لێرۆ لە کوردستان 24ەوە هەم بیبین وڵانێ هەوادارێکی باشیشان هەبێ زیاتر بێن سەردان بکەن و چێژی لێ ببینن بڵێ ئەو هونەرمەندێک کە لە ڕۆژهەڵاتی کوردستان هاتووە ناوی زەهراخانە ئەو بەشدار دەبێت لەگەڵ ئێمە بەڵام ئەوەی کە بە زمانی عەرەبی گۆرانی دەڵێ بەڕاستی چەند هونەرمەندێکە نێمە تا ئێستێک لایمان نەکردوێت بۆ ئەوی بەیانی چێ بەشدار دەبێت بەڵام ئەوەی کە هەیە بەڵام بێگومان لە داهاتوو ینی ئەو هونەرمەندانەی کە دیارن لە شاری هەولێر بەڵێ بێگومان بەسەر پەرشتی مامۆستا سەید ئەحمەد ڕوانزیە هەر گروپەکە تایبەتە بە شاری هەولێر گروپی چەمبەر موزیکی هەولێر ئەوان بەشدارن لەگەڵ ئێمە زۆر باشە لە ئایندەیە بەردەوامە بنیاد کاتێکی دیاریکراوتان هەیە ئەوەی کە هەیە ئێمە بڕیارمان لەسەرداوە ئەوەیە کە تا وەرزی هاوین تەواو دەبێت یان وەرزی گەشتیاری تەواو دەبێت ئەمە چالاکی ئەنجام دەدەین وەکو باسم کرد لەوانەیە لە هەفتەکانی داهاتوو ئەم چالاکیە لە ناوچە گەشتیارەکان ئەنجام دەرێت بە نمونە لە شەقلاوە لە کۆیە لە ڕواندز لەو شوێنانی کە گەشتیار تێدا دەمینێنەوە ینی مەرجینە تەنها لە ناو شاری هەولێر بمینێنەوە یان لە شوێنێکی دیاری کراو بمینێنەوە ئێمە بڕیارمان داوە ئەم چالاکیانە بەردەوام بێ ئەویش بە هاوکاری تەم بێگومان وەزارەتی شارەوانی گەشت و گوزار هەروەها پارێزگای هەولێر چکە هاوکارن جگە لەوەش ئەندازەی پارکەکان چکە بێگومان ئەم جۆرە چالاکیانە دەتوانم بڵێم بە تەنیا بەلایەنێک ئەنجام نادرێت پێویستە هەمووان بەشدار بن بۆ ئەوەی زیاتر سوود بەخشێ و هەروەها گرنجەکەی زیاتر بەدیار بکەوێت باشە کاک نەریمان گرنگی ئەم چالاکیە هونەریانە چییە بۆ ڕاکێشانی گەشتیاری زیاتر بڵێ خۆی باسم کرد ینی جگەلەوەی کە زیندوی ئەم شارە نیشانەدا لە ڕووی گۆرانی و موزیکی کوردی و ڕەسەنایەتیەوە ئەمەش هۆکارێکە بۆ ڕاکێشانی زیاتری گەشتیاران چونکە بگومان گەشتیار سەردانی شوێنێک دەکا کە چالاکی جۆرا و زۆری تێدا ئەنجام بدرێ بۆ ئەوەی کاتەکانی تێدا بەسەر بێ ینی هەر ئەوە نییە بڵێ بنمونە هەر لە هوتێل بمێنێتەوە یان سەردانی مۆڵێک بکە بۆی پێویستشە گەشتیار وە بۆ خۆشی پێویست دەکا کە لە چالاشێکی لەم شێوە
نزیکەی 2 کاتژمێر تا 3 کاتژمێر لە ناوچەیەکی لە بنمون ئاو هەوایەکی سازگار و باشتر لە ناو شار بەشدار بێت لەم زۆرە چالاکیە بۆی ئەمانە هەمووی گرنگن بۆ ئەوەی سەرنجی زیاتری گەشتیاران بۆ شاری هەولێر ڕابکێشین پێویستە ئەم زۆرە چالاکیانی ینی تەنها ئەمە دەبەز نییە بۆی پێویستە لە ناو سنتەری شاریان لە شوێنە گشتیەکان ئەم چالاکیانە ئەگەر لە ڕابردوو بە زۆرێک لە زۆرەکان هەبووە بەڵام پێویستە لەمە بە دوای ینی گرنگی زیاتری پێ بدرێت باسیەوەت کرد کە زیندوێتی بدرێ بە شارەکە زۆر جارە بینین کە لە وڵاتانی دیکە میوزیکسیانێک لەسەر شقامەکان لە ناو جەنجاڵیەکە هەر بۆ بەخشینی ئەو ئارامیە بۆ ئارامکردنەوەی دەرونی هاوڵاتیان کە سەر جیهانیش بەگشتی سەرقاڵی ئیژوای لێ کردوین کە هەمومان بە دەرونێکی ماندووە بین و بڕۆین ئەمە واکات ئارامبەخشی زیاتر بن باشە گەشت و گوزار چی کردو بۆی کە هاوکاری و کەسانە بکرێت کە ئەمە بکرێتە کللتور تۆ باست کرد ئەمە زیندووکردنەوەی کللتور و زمانی کوردی و ڕەسەنایەتی گۆرانی و میوزیکی کوردیە لەگەڵەوەشدا ئەگەر بکرێتە کللتور میوزیک لەسەر شەقامەکان لە شوێنە کراوەکان واتە هەر کەسێک ناچار نەبێت کە بڕێک پارێز زۆر بات بۆی بچێتە کۆنسرتێکەوە ڕاستەوەش هەیە بەڵام لەگەڵەوەشدا کەسانێکن کرێکارێکە توانایەوەی نیە کاتیەوەی نییە بەڵام بتوانێت بێبەش نەبێت لەو کارە هوەریانە بڵێ خۆی هەیە یعنی سە لە شاری هەولێر بنمونە ئێواران لە چواردەوری قەڵای هەولێر یان ئەو باغی شار کە لە ناوەڕاستی شاری هەولێرە ینی بە جۆرێک لە جۆرەکان چەند موزیکسانێک ینی ئێواران بنمونە یان شەوان ئێوە هیچ سەپۆرتێکیانەکە نا وەکو گەشت و گوزار نا بەڵام دەکرێت لە داهاتوو ئەوانە ڕێکتر بخرێتەوە بنمونە بە شێوەیەکی وەک بڵێ دابش بکرێ بەسەر ئەو شوێنانی کە گەشتیار سەردانی دەکات تەنها لە یەک شوێن نەبێ بەڵام خۆی ئامانجی ئەوەی کە و چالاکی ئێمەش ئەنجام دەدەین هەر ئەوەیە کە نیشاندانی ڕەسەنایەتی و گۆرانی و موزیکی کوردیە و وەکو باسم کردیانی دەکرێت بنمونە ئێمە لە داهاتوو لە ناو سنتەری شاریان سنتەری بازار ئەم چالاکی ئەنجام دێت چکە تا ڕادەیە گونجاوە ئەوەی و گەشتیارێکی زۆر بە تایبەت لە کاتی شەوان سەردانی ئەم شوێنە دەکە بە تایبەت لە چواردەوری قەڵات یان ئەو باخچانێک کە لە چواردەوری قەڵاتەیە دەکرێت ئێمە لەوێش ئەم چالاکی ئەنجام بدەین بێگومان وەکو باسم کردیانی بە درێژایی هاوین یان بە درێژایی وەرزی گەشتیاری ئەو چالاکیانە ئەنجام دەدرێت و دەتوانرێت لە زۆرترین شوێن ئەنجام بدرێت بۆیە مەرزنیە تەنها لە یەک شوێنی دیاری کراو بێ بە تایبەت ئەو شوێنانی کە گەشتیار سەردان دەکە ئێمە ئامان زمانە لەوێ ئەم چالاکی ئەنجام بدەین باشە کاک نەریمان بکەم خۆشە بزانم بە درێژایی ئەم ساڵە کە ئەوە نزیکی نیوت ساڵەکە ڕوات ئاماری گەشتیاری چۆن بووە لە هەولێر و لە هەرێمی کوردستانی ژەگەر لەلاتان لە ئەوەی تایبەت بی بە شاری هەولێر تەنها لە 5 مانجی ڕابردوو ینی لە مانجی یەک تا کۆتاییەکانی مانجی 5 زیاتر لە 852,000 گەشتیار سەردانی شاری هەولێریان کردووە بێگومان ئەمە ژمارەیەکی باشە ینی دەرخەری ئەوەیە کە ئەو چالاکیانی ئەنجام دەدرێت یان ئەو خزمەت گوزارەی لە بن کە گەشتیاریەکان ئەنجام دەدرێت کە گرنگن بۆ گەشتیار و بێگومان گەشتیار بۆ ڕاکێشانی گەشتیاریان بۆ مانەوەی زیاتری گەشتیار چونکە خۆی ئەوە گرنگە لە ناو گەشت و گوزارە ئایا گەشتیار تا چەندێک ئەمێنێتەوە نەکات تەنهاوکو ڕێبوارێک بێت و بۆ ماوەیەکی کەم و بڕوات خۆی گرنگی گەشتیار لەوەدایە شەومانەوە یاخۆ چەندین شەوی زیاتری هەبێت لەو شارە لەو شوێنە بۆی کە بمێنێتەوە و سوودی زیاتر هەبێت خۆی هەردووچی گرنگە ئێمە کە وامان کرد گەشتیار ڕابکێشین بێگومان دەبێت ئیتر چالاکی وە ئەنجام بدەین کە گەشتیار کاتەکانی مانەوەی زیاتر بکات و ئێمە لەگەڵ گروپە گەشتیارەکان گفتوگۆمان کردووە بە تایبەت ئەو کۆمپانیانی کە گەشتیار دەهێنن ئەو چالاکیانی کە هەیە لە ناو بەرنامەی گەشتەکەیان لە پاکێجی گەشتەکەیان دابنین بۆ ئەوەی گەشتیاران زیاتر بمینێنەوە جگەلەوەی ئەوانی کە بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان دێن بێگومان ڕێکلام بۆ ئەو چالاکیانە دەکرێت لە شوێنەکانی مانەوەیان بۆ ئەوەی کاتەکانی مانەوەیان زیاتر بکەن دەتوانم بڵێم بە درێژایی ساڵ گەشتیار سەردانی هەرێمی کوردستان و بە تایبەتر شاری هەولێر دەکا کە خۆی دەرخەری ئەمەش هاتنی ئەم گەشتیارانە بە ڕێژەیەکی بەردەوام یان مانەوەیان زیاتر ئەوە هۆکارە ئەمنیەکە بەڕاستی دەورێکی گرنگی هەیە جگەلەوەش ئەو خزمەت گوزارانی پێشکەش بە گەشتیار دەکرێت ینی دەتوانم بڵێم تا ڕادەیەکی باش لە پێشکەشکردنی خزمەت گوزاری لە بن کە گەشتیارەکان لە ئاستێکی باش داین بێگومان ئەویش بە چاودێری تیمەکانی ئێمە لە گەشت و گوزاری هەولێر هەروەها
لایەنەکانی دیتە تەندروستیە قایم قامیەتە چاودێری ڕاستەخۆی بەڕێز وەزیری شارەوانی و گەشت و گوزارە و پارێزگای هەولێر گرنگن بۆ ئەوەی ئێمە ئەو خزمەت گوزارانەی هەیە درێژە پێ بدەین و ئاستی پێشکەشکردنی یان کوالێتی ئەو خزمەت گوزارانش بەرزتر بکەینەوە. باشە باسیەوەت کرد کە هەم ئەمنیەتی پارێزگاکە و بەخشینی خزمەت گوزاریش لە ئاستێکی زۆر باشە ئەمە هۆکارێکی گەورن بۆ ڕاکێشانی گەشتیار. لە ڕووی نرخەوە بە تایبەت نرخی شوێنە گەشتیاریەکان و هەم هۆتێل و ڕێستۆرانتەکان تا چەند بۆتە هۆکارێکی کاریگەر بۆمانەوە و ڕاکێشانی گەشتیار. خۆی لە ڕووی نرخ دەتوانم بڵێم تا ڕادەیەکی باش لە شاری هەولێر کۆنتترۆل کراوە بە تایبەت ئەو شوێنانی کە گەشتیار سەردان دەکەیمە لە ڕابردوو لەگەڵ میوانخانەکان ینی نرخێکی دیاریکراومانداناوە بۆ گروپە گەشتیاریەکان ینی نابێت لەم ڕێژەیە کەمتر بێ یاخود زیاتر بێت تا ڕادەیە چکە لە دو سێ ساڵی ڕابردوو بەڕاستی تا ڕادەیەک نرخەکان دابەزێنرا بوون ینی کاریگەری خراپی لەسەر ناوبانجی کەرتی گەشتیاری لە شاری هەولێر دەتوانم بڵێم تا ڕادەیەک دروست کردبوو ینی بە زۆرێک نرخەکان کەم بوون بەڕاستی بۆ ناوبانجی کەرتی گەشتیاری باش نەبوو بۆ ئێمە پێسان وایە ئەگەر نرخی زیاتر بێت ناوبانگێکی زیاتر نا وەکو باسم کرد لەو ڕێژەیە زیاتر نەبێت کە ئێمە دامان ناوە وەک ئەوەندە کەمیش نەبێت کە وەک بڵێ بە چاوێکی کەمتر سەیری کەرتی گەشتیاری بکرێت چکە بە تایبەت ئەوانەی کە گروپی گەشتیاری داهاتن ینی نرخەکان بە زۆرێک کەم کرابەوە باش نەبوو بەڕاستی بۆ ئێمە نرخێکی تەواومان دیاری کرد بۆ ئەوەی لە ینی وەک بڵێ نرخەکە بۆ هەردوو لایەن گرنگ بۆ هەم بۆ گەشتیاران یان هەم بۆ کۆمپانیە گەشتیاریەکان و هەم بۆ میوانخانەکان چکە بەڕاستی ئەوانیش گروپە گەشتیاریەکان بە تایبەت کە دێن بێگومان قازانجی خۆیان دەوێت بەڵام نەک بەو شێوەیە کە ئەویش دەتوانە بڵێم چەند هۆتێلێک بوون کە وان لە نرخەکان کرد بوو چکە گەر نرخ بێگومان نزم بێتەوە جگە لەوەش کە خۆی باشە گە جیاوازی و منافسە و چێبڕچێ دروست بێ بەڵام بە جۆرێک ئەگەر نرخەکان کەم بێتەوە ئەوە پێشکەشکردنی خزمەت گوزاریەکان کەم دەبتەوە بۆیە ئەگەر خزمەت گوزاریەکان کەمتەوە تەمان گەشتیار ناڕازی دەبێت لە خزمەت گوزاریەکان بنمونە لە میوانخانەیەک بە تایبەت لە میوانخانەکان نرخەکان کەم کرابەوە ئەوە کاریگەری لەسەر پێشکەشکردنی ئەو خزمەت گوزارە دەبێت کە پێشکەش بە گەشتیار دەکەی بەردەوامی چاودێریان بێگومان چاودێری دەکرێت بەڵێ هەر بۆیە ینی ئێمە بۆ ئەوەی ئەگەر نرخەکان تا ڕادەیەک باش بێ ئاستی خزمەت گوزاریەکان پێویستە بەرزتر بکرێتەوە لە بنکە گەشتیارەکان و ئێمە چاودێری ئەو خزمەت گوزارە دەکەین کە لە بنکە گەشتیارەکان پێشکەش بە گەشتیاران دەکەن. باشە کاک نەریمان زۆر جار هاوڵاتیانی خۆمان جیا لە گەشتیاران گلەییان هەیە لەوەی کە یان باسەکرێ خۆشمانەی بینین شتێکی دیارە کە ئەیبینین تا ڕادێک کللتور ناپارێزرێت بە تایبەت لەلایەن ئەو خاوەن کارانە ئەو خاوەن شوێن و ڕستۆرانت و یاخود شوێنە گشتی و گەشتیارانەی کە هەیە کللتوری کوردەواری پێوە نەپارێزراوە یاخود کللتوری کۆمەلگاکە بە جۆرێک کە کللتورەکەی گۆڕیوەتە سەر کللتوری گەشتیارەکە ئەمە تا چەند کاریگەریە بێت لەسەر هێشتنەوەی کللتوری ئێمە بۆ نمونە چیتە ناو شوێنێکی گەشتیاری کە تایبەتە بە شوێنێکی ژینگەی یاخود ئەشکەوتێکە ئەبینیت بە جۆرێک گۆرانی و میوزیکی وڵاتێکی دیکەی خستۆتە سەر بە جۆرێک فراهەمی کردووە بۆ گەشتیارێکی بیانی کە تۆ سیرەکەی هەستەکەی تۆ گەشتیاری لەو شوێنەی ینی هەز ناکەی کە ئەمە خاک و وڵاتی خۆتە بە شێوەیەکە تەنها لەبەرەوەی کە گەشتیار ڕاکێشن ئەمانە ئێوە چۆن ئەتوانن چاودێریان کەن و ڕێکی بخەن ینی ڕۆژانە چیتە شوێنە گەشتیەکان ئەوەندەی گوو لە گۆرانی و میوزیکی ناوچەکانی دیکەیە لەبیرتە چێتۆ لە کوردستانی لە پایتەختی کوردستانی خۆی ئێستا ئەو چالاکێکە ئێمە ئەنجام دەدەین بەشێکە لەوەی کە ئێمە بتوانین نیشانی ئەو ڕەسەنایەتی کوردی بدەین و جگەلەوە ئێمە لەسەر هەموو شوێنە گەشتیارەکانمان کردوتە مەرج کە بەنمونە تابلۆی ناو نیشانەکان ئەوانەی کە بە زمانی کوردی بێ و پێویستە ڕێژەی سەتاسی کارمەندانیان کورد بێ و جگەلەوەش بنمونە وێنەی ناوچە گەشتیاریەکان کەم نییە خۆی ئەمە لە ئێستادا سەتاسیە ئەگەنە بەپێی ڕێنمایەکانی گەشت و گوزار 150ە بەڵام وەکو ئەوەی کە لە ئێستا ئێمە جێبەجێ دەکەین تا لە ماوەی ڕابردوش لە گەشت و گوزاری هەولێر ئێمە خولێکمان بۆ ئەو کەسانە کردەوە کە دەیانەوێت لە شوێنە گەشتیاریەکان کار بکەن یعنی ئێمە تا کارمەندی ڕاهێنرا و یان کارمەندی پێویست بەرهەم دەهێنین یان ئامادە دەکەین
بێگومان جارێ ئێمە ڕێژەکەمان بە شێوەیەکی کاتی 130 داناوە ینی وەکو مەرز لەسەر بنکە گەشتیاریەکان تا ئەو ڕێژە کارمەندەی کە پێویستە بێگومان ڕێژەکە بەرزتر دەبێتەوە کاتی ئەمە وەکو باسم کە لە ڕێنمایەکانی گەشت و گوزاردا هەیە کە پێویستە لە 150 کارمەندان لە شوێنە گەشتیاریەکان کورد بن. جگە لەوەش ئێمە کردومان تەمەرز بە تایبەت لە میوانخانەکان کە پێویستە وێنەی ناوچە گەشتیارەکان یان وێنەی ناوچە سروشتەکانی کوردستان لە شوێنەکانی خۆیان هەڵبواسن بەڵام ئەوەی تایبەت بێ بە موزیک ناڵێم 100% توانیمانە کۆنتترۆلی بکەین بەڵام چاودێری دەکرێت وە جگە لەوەش زۆر جار دەکرێت هەندێک شت نیشان بدرێت کە بە ئارەزووی گەشتیار بێتن ینی چکە ئێمە ئەوەی کە هەیە بەڕاستی لە ئێستادا بەشی زۆری گەشتیارانمان لە خوار و ناوەڕاستی عێراقەوە دێن و شوێنە گەشتیاریەکان دەتوانم بڵێم احتیمادیان لەسەر ئەم گەشتیارانەیە بۆیە زۆر جار لە شوێنەکان ینی بە شێوەیەک لە شێوەکان چالاکیەکان نیشان دەدێت کە بە ئارەزووی گەشتیار بێ بەڵام بێگومان دەبێ لە داهاتوو چالاکی لەو شێوەی کە هەیە ئێستا ئەنجام پاراستنی کولتور و بێگومان ئەوە لە سەروی هەمویانە ینی ئەوە نەریمان پێم خۆشە من زیاتر قسە لەسەر بابەتە بکەین چونکە پاراستنی کولتور و ئەدەب و هونەری کوردی و نیشاندانیەتی بە گەشتیار و ئاشناکردنی ئەوانیشە بەوەی خۆمان بەڵام دەرفەتی بەرنامەکارەوەندە و سپاس بۆی کە میوانی بەیانی 24 بووی دەستان خۆش زۆر سپاس.